کارەتان باش ئایا دامەزراندنی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەم کاتەدا لەبارە ئایا دەستگا ئەمنیەکانی کوردستان تا چەند پابندن بە بڕیارەکانی حکوومەت یاخود زیاتر پابندن بە بڕیاری هەردوو پارتە سەرەکیەکەی هەرێمی کوردستان تاوتوێی ئەم بابەتانە دەکەین لە گفتوگۆی پایتەخت ئەم شەو بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک نەریمان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەر کوتلەی گۆڕان هەروەها دکتۆر نەجدەت ئاکرەیی پسپۆر لە ئاسایشی نەتەوەیی و کاک قادر حەسەن ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر کوتلەی کوردستانی بەخێراتنتان دەکەم و کاک نەریمان لەگەڵ تو دەست پێ دەکەم ئایا دامەزراندنی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەم بارودۆخەی ئێستادا لەبارە دامەزراندنی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لە هەرێمی کوردستان لە کاتی ئێستا و لەو بارودۆخ و زروفەی کە ئێستا هەرێمی کوردستانی پێدا دەپەڕێ بە قەناعەتی من لەبار نییە بەڵام یەکگرتنەوە و یەکخستنەوە و تەنزیمکردنەوەی هێزەکانی ئاسایش و دەستگا هەواڵگریەکان لە جیهازی ئاسایشی هەرێمی کوردستان واتە دەستگا ئاسایشی هەرێمی کوردستان زۆر زەرورە و پاش کارکردنیەکی بە فترەیەک بۆمان دەردەکەوێت کە ئایا ئەو ئەنجومەنە پێویستە یان نا و ئەگەرەک و پێویست بوو ئەو کات ئەبێ ڕێکەوتنیەکی سیاسی قانونی وەک عەقدێکی ئیجتیماعی لە نێوان هەموو هێز و لایەنەکان و کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستانە بێتە ئاراوە و ئەو کاتە پرسوڕایەکی جەماعی لە هەرێمی کوردستانە ڕوو بدا لە ڕووی سیاسی و لە ڕووی قانونی و لە ڕووی ئیداریەوە و بە خوێندنەوەی بارودۆخ و زروفی هەرێمی کوردستان. کاک قادر یان کاک نەریمان پێی وایە ئێستا بارودۆخەکە لەبار نییە بۆ دامەزراندنی ئەنجومەنی نیشتیمانی ئاسایش لە هەرێمی کوردستان باشە بۆ پێشتر دەست بەوە نەکرار کە ئەو دەستگا ئەمنیانی هەرێمی کوردستان یەک بخرێنەوە دواتر ئەو ئەنجومەنە پێک بێنرێت یان یاسایی بۆ دەربکرێت. وەڵام من لەگەڵ ڕێزم بۆ ڕای برای بەڕێزم کاک نەریمان وەڵام من تەسەوڕ دەکەم ئەوە خواست و ویست و ئارەزووی هەموو تاکێشی ئەم هەرێمە بووە کە ئەم دام و دەستگایانە بە یاسایی بکرێت لە هەر کاتێکیشا دەستی پێ بکەین من پێم وایە شتێکی زۆر باشە و ئەوەی تاکو ئێستاش کراوە من بە دەستکەوتێکی گەورەی دەزانم چونکە هەموو لایەک پێی خۆش بووە هەموو دام و دەستگاکان تێکەڵ بکرێنەوە لە زمنی ئەوانش دەستگا ئەمنیەکان حتا لە هەمویان زیاتر برادرانی ئۆپۆزیسیۆن بە هەرسێ تیارەکانیانەوە زۆر ئیسراریان لەسەر ئەوە دەکرد کە بێ ئەم دەستگانش یەک بخرێنەوە یعنی کەسمان لەسەر ئەوە نکۆڵیمان نەبووە بەڵام ممکنە لە شێوەی تێڕوانینی چۆنیەتی پرۆژه یاسایەکە هەندێک خلافە بێ یەکێک بڕێ وابێ باشترە ئەمە سەر بە فلان شوێن نەبێ شەر بە فلان شوێن نەبێ ئەگینا بە شێوەیەکی گشتی من پێم وایە یاسا پێشتر ئەبێتەوە دەت بخەیت اینجا لە زمنی ئەو یاسایە دەستگاکان یەک بخەیتەوە تۆگەر یاسایەکی بۆ هەموار نەکەی چۆنیەشی دەخەیتەوە یەک دووش لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان چه ئەوەی باڵێن هەولێر چه ئەوەی سلێمانی لە خلالی ساڵانی ڕابردوو بە تایبەتی دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بەعس کە تەوژم و هێرشێکی زۆر بەربڵاوی تێرۆریستان بۆ سەر عێراق هەبوو و بە تایبەتیش ئامانجیان هەرێمی کوردستان بوو چونکە هەندێک داخڵەتەکان بەرامبەر بەو هەرێمە هەبوو بەڵام ئەم دام و دەستگایانە توانیویانە ڕوویەکی زۆر گەشت پیشانی خەڵکی کوردستان بدەن و بە کەمترین قوربانی ئێمە لێ دەرچووینە لەو هەموو کارە تێرۆریستانی کە تاکو ئێستا هەبووە ئەمە بەڕاستی جێگای تەقدیرەوە جێگای شانازی هەموو تاکێشی ئەو هەرێمەیە ئەوەی ماوەتەوە بۆ زیاتر ئیتمینان دروستکردن لای کۆمەڵی هەرێمی کوردستان ئەوەیە کە بە یاسایەک ڕێشان خەیتەوە ئەوەش ئێستا لە ئارادایە. دکتۆر نەجدەت بە یاساکردنی ئەم دەستگایانە تا چەند یاساییە لە ئێستادا ئایا ئەکرێت دوو دەستگا یاخود ئەو دەستگانی ئەمنیانی لە هەرێمی کوردستان هەیە ئێستا بە یاسایی بکرێت کە بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەم دەستگایانە بەوە تۆمەتبارەکەن کە سەر بە هەردوو پارتە سەرەکیەکەن لە هەرێمی کوردستاندا لە مەدخلێکی ئەکادیمیەوە وەڵامەکە پێویستی بە گەڕانەوە بۆ باگراوند هەیە باش ڕاپەڕی 1991 ڕوون ئاشکرایە لە هەرێمی کوردستان موسساتی ئەمنی پێشوو هەرسیان هێنا لەبەرەوەی ئەزمونێکی تاڵیان هەبوو لەبەرەوەی
ئەزمونونەکەیان ڕوون ئاشکرا ئیدی بیرۆکەی دامەزراندنی دامودەستگا ئەمنیەکان منظومەی ئەمنی لە هەرێمی کوردستان پاش ڕەفڕین بە دەرچووری یاسای وەزارەتی ناوخۆ ساڵی 1993 بەرەبەرەتێک دامەزرا بە ناوی بەرەبەرەتی گشتی ئاسایش ئەم بەرەبەرەتی گشتی ئاسایشە پێک هاتەی بەم شێوەیە بوو ئێمە لە تەجروبەی هەرێمی کوردستان سوودمان یعنی لە دامودەستگا تازەکان سوود لە هەموو دامودەستگا کۆنەکان وەرگیرە تەنها دامودەستگا ئەمنیەکان نەبی لەبەرەوەی تەجروبەیەکی تاڵیان هەبوو لە دەستیان خوێنایی بوو ئیدی پێکهاتەی ئەم مدیرەی عامەی ئاسایش لە کادرە شۆڕەجێرە پێشمەرگەکان بوو لە زیندانیە سیاسیەکان بوو لەوانەیە کە ئەزمونیان هەبوو لە ڕێخستنە نهێنیەکان ڕوون ئاشکرا ئەنجامی هەڵبژاردنەکەش ئەو کات ئیتیفاقی منعەسەفا کە هەردوو حزبی سەرەکی دەسەڵاتی سیاسیان وەرگرت و کابینە یەکەمی حکوومەتیان دامەزران بەم شێوازە چوو تا تەجروبەی شەڕی نێوخۆی تاڵ ئیدی لەتبوون بۆ دوو ئیدارەی ئاسایشی گشتی لە هەولێر ئاسایشی گشتی لە سلێمانی پاش ئیتیفاقی واشنگتنی ساڵی 1998 کە خارتەیەکی تەریقدانرا بۆ لێک نزیک بوونەوە و پاش گۆڕان زلزالە سیاسەکەی کە لە عێراق ڕوویدا لە 2003 بیر لەوە کراوەکەوە چوارچوێکی یاسایی بدۆزرێتەوە بۆ ئەم دەستگا ئەمنیانە یاسای ژمارە 46 ساڵی 2004 لە بەڵامانی گشتی دەرچوو بەڵامانی هەرێمی کوردستان دەرچوو بە ناوی یاسای دەستەی گشتی ئاسایشی هەرێمی کوردستان لەو کاتەوە بیر لەوە کرا چونکە هەروەک برای بەرزم کاک قادر ئاماژەی پێدا ڕووبەڕووبوونەوەکان و مەترسیەکان ئەوەکان وای کرد کە لێک نێزیک بینەوە اتفاقی تحالف استراتیژی زمینە خۆشکەرێکی تر بوو و تەنانەت سەقفێکی زەمەنیشی بۆ دانرا بوو بەس مەنزومەی ئەمنی بە معنای وەزیفی ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەزمموی 20 ساڵ یەکگرتنەوەی چونکە منبعی زۆر لە نهێنیەکان و زۆر بە حکمی تایبەتمەندی بسپۆری ئەم مەنزومە ئەمنیە بۆ معنای وەزیفێ دقیقا یەکگرتنەوەی یعنی وەک یەکگرتنەوەی دوو وەزارەتی دار نییە یەکگرتنەوەی وەک وەزارەتی پیشەسازی لێرانە یەکگرتنەوە هەنگاوی یەکگرتنەوە ئیشکالیاتەیە بۆیە لە ئەساسڕ بیر لەوە کراوە و بە شارەزایی خۆم و بە نزیکیم لە بابەتەکۆ نزیکە 5 ساڵە چۆن چەترێک دەدۆزرێتەوە بۆ ئەم دەستگایانە وەک ئیطارێکی قانونی ئێمە پێ دەڵێن و سوود لە ئەزمونونەکانی یعنی مەجلیسی ئەمنی ئەقلیمی خود ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئەم سوود لە قانونی ئەمنی قومی ئەمریکی وەرگرا ساڵی 1947 کە مەجلیسی ئەمنی قومی ئەمریکی سوود لە تەجروبەی ئیسرائیلی وەرگرا کە مەجلیسێکی ئەمنی مصغریان هەیە تەجروبەی تورکی مەجلیسی ئەمنی قومیان هەیە تەجروبەی ئێرانیش مەجلیسی ئەمنی لە سەرەتاوە ئەبێ سەقفێک دابنین ئەو دەستگایانە لەژێر ئەو سەقفە کار بکەن چونکە یەکگرتنەوەیان بە بۆچوونی من تا ئێستا زمینەکە بە معنای ئەمنی دقیقی بسپۆریەوە با لە کاک نەریمان پرسم بزانم ئایا یەکگرتنەوەی ئەم دەستگایانە ئاسانترە یاخود دامەزراندنی دەستگایەکی نوێی نیشتیمانی ینی کامیان بەلای تۆوە ئاسانترە ئەتوانین دوای ئەوە ئەتوانین بەم دەستگایانی ئێستا بوتێت دەستگای نیشتیمانی سەبارەت بە ئەوەی کە ئەم ئەنجومەنە کە لە کاتی ئێستا من بەستمەوە بە قۆناغەکەەوە کە لە کاتی ئێستا بە پێویستی نازانم و بە چەند قۆناغێکی ناتەبیعی هەرێمی کوردستانە کە ئێمە ئێستا لە بەردەم قەیرانێکی گەورەداین ئەو یاسایە هاتە پێشەوە و تێپەڕی و بە پێی پرینسیپەکان و کارکردنی دانانی پرۆژە یاساکان لە هەرێمی کوردستانە بە چەند قۆناغێکی ناقانونیە تێپەڕی ئەم پرۆژە یاسا بۆ نمونە بە پێی یاسای ئەنجومەنی شورای هەرێم ژمارە 14 ساڵی 2008 مادەی حەوت بەناس هیچ پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی وەزیرانەوە تاوەکو تاوتوێ نەکرێت لەلایەن ئەنجومەنی شورای هەرێمەوە و ڕای خۆیانی لەسەر نەدەن و نایەتە پەرلەمان ئەم یاسایە ئەو قۆناغی نەبڕیوە و هەروەها لە بڕیاری ژمارە حەفدەی ڕۆژی 23 دوی 2011 بڕگەی 16 ئێمە لە پەرلەمانی کوردستان کە هەموو لایەنەکان متفق بوون لەسەری وەکو باسم کرد بەسمەوە بۆ قۆناغی ئێستا کە ئێمە پێداتێتە پەڕێن و هەرێمی کوردستانی پێداتێتە پەڕێ بڕگەی 16 دەڵێت زمینە سازکردن و پشتگیریکردن و ئەنجامدانی دیالۆگی نیشتیمانی سیاسی لە نێوان ئەو حیزب و لایەنانە سیاسیانی کە نوێنەریان لە پەرلەمانی کوردستان هەیە بە مەبەستی هێنان ئارای پێکەوە سازانێکی یاسایی سیاسی بۆ ئەو یاسایانە کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بۆیە ئەمەشی بەسەرا جێبەجێ نەکراوە کە بڕیاری پەرلەمانی کوردستانە کە بە 2 مانگ پێش دەرچواندنی ئەو پرۆژەیە هاتە ئاراوە
مەبەستەکەی من لەوە بوو کە ئێمە پرۆژە یاسا یەکگرتنەوەی ئاسایشەکان زۆر بە گرنگ بانزانی و پرۆژەش پێشکەش کرا و لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە پرۆژەیەک هەیە کە پێش ئەو پرۆژەی حکوومەت هاتە ئاراوە بەداخەوە پشتگوێ خرا هۆکارەکان دیارە و ئەو پرۆژە یاسایە زۆر گرنگە بۆ یەک خستنەوەی هێزەکانی ئاسایش. جەنابەت لە سەرەتای مینەکەدا باست ئەوە کرد کە ئۆپۆزیسیۆن وا دەڵێ ئۆپۆزیسیۆن کەوا دەڵێ بەبێ بەڵگە نەمانوتووە وایشە لەبەر ئەوە من دەستگاکانی ئاسایشی گشتی لە سنووری هەولێر و دهۆک بە هەموو دەستگاکانی ئاسایشەوە لەم سنوورە بێجگە ئەوەی لایەنەکانی تری تێدانە خەڵکی بێلایەنی تێدانە خەڵک لە کاتێکە گرنگترین فاکتەرەکان بۆ سەرکەوتن و بەهێزبوون و بە نیشتمانی بوون ئەم هێزانە ئەبێ دوور بن لە ئەنتیمای حیزبیەوە لەناو دەستگاکانیانە. لەناو ئەو بەڕێوەبەرایەتە گشتی کە باسم کرد لە سنووری هەولێر و دهۆک لە هەمویان تەنانەت کارمەندێکی یەکێتیشی تێدا جێ نابێتەوە و لە سنووری سلێمانی و ئیداری گەرمیانیش کە بەڕێوەبەرایەتی گشتی هەیە یەک کارمەندی دەستگای ئاسایشی ئەو سنوورە یەک تەنانەت ئەندام و کادیرێکی پارتی دیموکراتی کوردستان یا لایەنگیرێکی پارتی دیموکراتی کوردستان تێدانە. ئێمە لە خۆمانەوە نەمانوتووە کە ئەوە لایەنی حیزبەوە خۆرخکراوە یا بەکار هاتووە، بەڵام ئێمە پرۆژەکانمان ئەوە بووە و هەموو کاتێک شو کە قادر باسی کرد هەموو لایەکمان جەختمان کردو بە تایبەتی ئۆپۆزیسیۆن لەسەر یەکگرتنەوە ئەم هێزانە لەبەرەوە ئەم هێزانە بکەین بە هێزی نیشتمانی پێویستی بە یاسایەکە بۆیە یاساکەی ئەو پێویستی ئەکرد ئێمە لە ناو یاساکانی جیهازی ئاسایشی گشتواتە دەستگای ئاسایشی گشتی کە ئەوش پرۆژە یاسایەکە لەگەڵ ئەنجومەنەکە هاتۆتە پەرلەمانەوە پێش بخرایە و کات و زەمانمان دیاری بکردایە بۆ یەکگرتنەوەی ئەم هێزانە سلێمانی و هەولێر پاشان ئالیەتی تێکەڵاو بوونەکەی و مدەکەشمان دەستنیشان بکردای بەداخەوە ئەوەش نەکەی و دەستگا هەواڵگیریەکانی تریش خارجی دەرەوەی قانون کە پێچەوانی قانونەکانی هەرێمی کوردستانە کە لە یاسای ئەحزابە هاتووە ژمارە 17 ساڵی 93 و هەروەها لە دەستوری عێراق لە بەندی 9 و لە بەندی 110دا بە هەمان شێوە هاتووە کە ئەمانە نابێ سەر بە حکوومەت نەبن و لە خارجی ئەمە هەر هێزەکە بێ دەرچووە لە قانون. بۆیە ئەم هێزانە ئەکرا هەموو هێزە هەواڵگریەکانی حیزب و هێزەکانی ئاسایشی سلێمانی و هەولێر ڕێکمان بخستایەتەوە تێکەڵمان بکردایەتەوە بە شێوەیەکمان کرا بە هێزێکی نیشتمانی و ئەنتیمایەکی نیشتیمانی بایە نەک ئەنتیمایەکی حیزبی و ئەنتیمایەکی نەتەوەیی وایە نەک ئەنتیمایەکە لە دەرەوەی ئەم چەمکە نیشتمانی. بەڵێ کا قەدر پێشەوەی پرسیارێک لێ بکەم ئەگەر تعلیقێک لەسەر قسەکانی کاگنێریمان ئایا ئەم دەستگانی ئێمە بۆچی لە هەرێمی کوردستان دەستگای زیاتر حیزبین وەک لەوەی دەستگای نیشتیمانی بن چۆن ئەکرێت بیان گۆڕی ئەم دەستگای؟ ئەمە تەبیعی برای بەڕێزم کە بەڕاستی خەبیرە لەو مەجارەدا باسی باگراوەندی کرد. ئێمە هەموو لایەکمان ئاگادارین لە دوای نوهەتوویەک ئێمە بە چەند قۆناغیشی ناخۆشدا تێپەڕێوین، یعنی بمانەوێ نەمانەوێ ئەمە مەحەتاتی تاریخیە و نوکۆڵی لێ ناکرێت. ئێمە چەند جەولەی شەڕی ناوخۆمان بووە، تەبیعی لە نەتیجێ ئەمانە ناکۆشێک دروست بووە، دوای دوو ئیدارەی دروست بووە. لە نەتیجێ ئەم دوو ئیداریە بە تایبەتیش دام و دەستگا ئەمنیەکان زۆر حەساسن، ناکرێ مەسەرەن لەوێ کە کێشەیەشی حادی هەیە شەڕی چەکداری هەبووە لەگەلایەنەکەی تر خەڵکی ئەو لە ڕیزەکانی ئاسایشی خۆی وەربگرێت یا تەرەفەتێکەیەک بە هەمان شێوە. ئەمە واقعەیەکە، یعنی واقعەیەکی حاشا لێ نەکراوە لە لای هەمومان. ئەمە هۆیەکە، یعنی کە وا بووە ئەوان هی پارتی با بڵێن لە ئیداری سلێمانی نەبێ یانی ئەوان لە هەولێر و دهۆک و ئەمان نەبن. ئەمە واقع حاڵەکە بوو، یعنی بەو قۆناغا ناخۆشانە بوو کە ئێمە پێدا تێپەڕێوین. بەڵام لەگە ئیتفاقە استراتیژیەکە و لەگە گۆڕانکاریەکانی کە لە عێراق هاتن پێش و دوای 2003 بەڕاستی ئێمە پێمانە قۆناغیشی نوێ لەسەر ئەو ئەساسە وردە زەمینە خۆشکرا بۆ تێکەڵبوونەوەی حکوومەت لە دوو ئیدارەیە بوو بە ئیدارەیەکی موحەد. اینجا وەزارەتەکان هەوڵدرا ماوە لە دوای ماوە هەردوو وەزارەت یەک بخرێنەوە. ئێستا ئێمە نۆرەی ئەوە هاتووە کە قسە لەسەر ئەمە جێ خۆشحاڵیە کە گەیشتونەتە ئەو مەرحەلەیە کە قسە لەسەر حساسترین دەستگا بکەین کە دەستگای ئاسایشە بەڕاستی بۆ ئەوی لێکیان نزیک بکەینەوە. و بە تەسەوەڕی من دیسان تاکید دەکەم، یعنی دانانی ئەو پرۆژە یاسایە چەترێکە بۆ ئەوی بتوانین هەردوو لایەن لەژێر ئەو چەترە کۆبکەینەوە. و لە زەمنی خۆشبەختانە لەناو ئەم پرۆژە یاسایەدا هاتووە بۆ قسەکەی برابەرزم کاکنێریمان کە دەڵێ هیچ کەسی تر لێ وەرناژیرێ دیاری کراوە بە قانون کە وەرگرتنی کارمەند بۆ ئەو دەستگایانە هیچ حسابێک بۆ ئینتیمای سیاسی نەناکرێت.
هەر کەسێک بەپێ ئەو شروتانی کە هەیە وەردەگیرێ. بەڵام لەگەر ئەوەشدا تەبیعی ئەو ئیسرار و ئیلحاحەی هەموو لایەکمان بە تایبەتی برادرانی ئۆپۆزیسیۆن لەسەر یەکگرتنەوە و دانانی سەقفێکی زەمەنی کاکنەریمان زۆر بادەزانین چونکە پێکەوە لە لێژنەیەکیشین لە لێژنەی ناوخۆین هەتا لەسەر کار دەگەیشتە ئەوە دیانوت ئێمە مۆسادەقەی بوجەکان ناکەین هەتا یەکتر نەگرنەوە. یعنی ئەوەندە ئیسرار هەبوو، یعنی ئەوەندە پەلە هەبوو لەسەرەوە. ئێمەش تەوی وتمان نەخێر مەسەلەی بوجە شتێکی حیاتیە، نابێ ئێمە خەلەل و کەلەل لەو دەستگایانە لە ئەرشی ئەو دەستگایانە چونکە زۆر گرنگە دروست بکەین، چونکە خوا نەخواستە هەر کەم تەرخەمیەکردنێک لەوان دروست ببێ ئێمە لەوانەیە تووشی کارەساتێکی گەورە بین کە جوبرانکردنەوەی ئاسان نییە. دکتۆر نەجدەت ینی وەک شارەزایەک لە بواری ئاسایشی نێتەوەیی ئەگەر ینی متابعی ئەم ڕووداوانی دوایی هەرێمی کوردستانە کرد بێت، پێت وایە دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە وەک دەستگایەکی نیشتیمانی مامەڵەیان کرد لەگەڵ ڕووداوەکاندا یاخود پابند بوون بە لایەنەکانی کە ینی سەر بۆ لایەنانن بۆ نمونە لە سلەیمانی یەکێتی و لێرەش قۆناغێکی تر من ڕاوەستم قۆناغێکی تر لە قۆناغی لێک نزیک بوونەوەی دەستگا ئەمنیەکان قۆناغی ئالوگۆری زانیاری و هاوکاری زانیاری ئەمنی مایەن یەکتری. ئەمە قۆناغێکی گرنگە تەجروبەیەک بوو دیسان پێی تێپەڕینەوە پاش ساڵی 2004 لە کێشەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئەم شتانە. من لێت ناشێرمەوە یەکی شوباط هەزەیەک بوو بۆ هەمومان بۆ دەستگا ئەمنیەکان کە پێداچوونە چۆن 11 سپتێمبەر لە وڵاتێکەکان ئەمریکا ئەجزەی ئەمنی ئەمریکی پێداچوونە پێکرا ئێمەش یەکی شوباط دەرفەتێک بوو بۆ ئێمە لەم ئەساسە. لەو کاتەوە تا ئێستا من یەکی شوباتی 2004 یعنی یەکی شوباتی کە ینی تەقینەوەی مەڵبەند و لەق لە هەمان کات و لە لانگور پێکردی دەستەوە هەزە بوو بۆ دەستگا چونکە فەجوای ئەمن لەوێ دەستی پێکرد، فەجوای ئەم ئیدی پێداچوونەوە ئیدی چوون بەرەو مەهەنیەت و بەرەو کارکردن. یعنی خوێندەوەمان بۆ ئەم دەستگا ئەمنیانە بۆ نمونە ئاسایشی گشتی هەولێر، ئاسایشی سلێمانی، دەستگای پاراستن، دەستگای زانیاری لەس ئەم ینی ئەم دەستگایانە شێوازێکی ئاسایشی هەولێر و سلێمانی شێوازێکی ڕسمی میهەنیان هەیە سەر بۆ وەزارەتی نێوخۆن. چی هەولێر چی سلێمانی، ئەمما پێش ئەنجومەنەکە، ئەمما پاش دەستگای پاراستن و دەستگای زانیاری ئەمە سفتێکی شۆڕەجێری شریعەتی شۆڕەجێری خۆیە دەگەڕێتەوە بۆ ساڵانی شاخ پاراستن لە 65ەوە دەستگای زانیاری لە ناوەندی هەشتاکانەوە کە لە شۆڕشی نوێ پیا بوو. دێمەوە سەر وەڵامی پرسیارەکە لە خوێندنەوەمان بۆ ڕووداوەکان لە هەفتەی شوباتەوە تا ئەوە منزومەی ئەمنی ئێمە بە متەکامیل دەیخوێنینەوە. یعنی دەستگای ئاسایش نەبوو ئەرکی ڕوبەڕووبوونەوەی ئەم بابلین خۆپێشاندان و کاتیتون نشتیوە هەیاکلی تر هەنا ینی هێزی ئامادەیی ینی خۆ ئامادەی ینی قواتی مکافحەی شەغ بوو ئەو شتانە هەنا ینی لە تەنزیماتی ئەمنی لە دەوڵەتەکان هێزی ئاسایش هێزەکانی تایبەتی ئەمنی کاریان ئەوە نییە ڕوبەڕووی مزاحرات و ئەم شتانە بنەخێن ئەوان وەک لە قانونی مەجلیسی ئاسایشی هەرێم وەک لە قانونی دەستگای ئاسایشی گشتی هەرێم ڕوون کرایتەوە مەسائلی ئەمنی سیاسی ئەمنی اقتصادیە سیخوریات ڕوبەڕوونەوەی تیرۆرە نظامی معلوماتی ئەمنی مەطارات و ئەم شتانەیە. ئەمە قواتی تر هەنا قواتی مکافحەی شەغب قواتی ڕوبەڕووبوونەوەی مزاحرات یا حتا مەبەست لە وەرگرتنی مۆڵەت وەرگرتن لە وەزارەتی ناوخۆ بۆ ڕێخستنی خۆپێشاندان ئەم ئەرکی ئەم قوتانەیە پۆلیس ئەمانە ڕوبەدەن. ئێمە ئەبێ ئەم دەستگایانە دوور بێخینەوە، ینی ئەم دەستگایانە لە دوور لە نزیک دەستیان تێوەرنەدا ینی لەو کاتێ ڕوو دەخێنەوە چووکە لە سیستەم و یاسای پەیڕەوکراوە بەنسبەت ئەم دەستگایانە قەزای مزاحرات علاقەی بەوانەوە نییە، علاقەی بە قواتی تر هەیە ئەوانەی ڕوبەڕوو دەبنەوە ڕێکی دەخین، ینی واتە لە ئاستی پۆلیسە لە ئاستی قوەی مکافحەی شەغ بە. ئەمما کەی دەگاتێ من دەگاتە ئاستی ئەدای مهمەی ئاسایش یاخود ئەمن بۆ ئەم مەسلەیە کە تۆ هەست دەکەی کا دەکاتە سەر
سیستەمی سیاسی یاخود ڕەوڕەوی ڕووداوەکان بە ئاستێکی تر دەچی ئیدی ئەوان هەر چۆن ویتیش ئەم دەستگانە لەژێر کۆنتترۆلی دادگا کار دەکەن لەژێر کۆنتترۆلی ینی محکمەی تحقیقا با بنین محاکەماتی تردا ینی بەبێ بریاری دادگا ناتوان هیچ هەڵسو و کەوتێک بکەن خالێکی تری گرنگ هەیە چاودێریە لە سەرکاری ئەم دەستگانە منظماتی مجتمع مدني إعلام منظمات دولية تقارير منظمة عفو دولية تقارير منظمة مراقبة حقوق إنسان صالانة تقديري وزارة خارجية أمريكية لس حقوق إنسان للعراق بشويكي يشتي لهرمي كسان بشويكي تايبتي صالانة إما تقييم دكرين يعني أم دزقانة فكاري أم دزقانة راستوخو مباشر بيوندي بمداوانية وإنما ناراستوخو كهز دكري روروي روداوة كان برو آستيكي تردشيت إيدي أو كات أوان دين ميدانوا أم تجربة لمصري شابوها أم تجربة لا إيرانيش لا كاتي معارضة وروبا بنوان بو سيستم بس أو من زيادة ما بس ما بروجي أنجمني آسايشي هرمي كردستان كلا بلا ما قفت قوت چند إشكالات قانوني براي برزم كاك نريمان أماجب بكت بالنسبة تجربة مجلس الشورى هرم من لقل دعمة يعني مجلس الشورى مجلس مختصة جانا إما بيوان دقو ديواني تدويني قانوني يعني أوان تايبتن بداناني بروجكا وزارة كياسة كأمادة دكالاني كي بيوان داره بس أوان ياسا ناسن زياتر لقل وزارتكي بس تا إما تكاملي أم تجربة نبوها يعني نصابي قانوني كاك نريمان نصابي قانوني ببيزان يعني متا استشوار أندام خوان بيستان بحفت أندامه حتى دابنيشن هي أي ديوان تدوين قانوني أم بروجي ياسا كوبنوي كرايا لم ماوي أخيري ما برلمان وأما كميكانيزم بدوز ريتوا استفادة لخبرات قانونية لدره بكن فهو إشكال يعني أو دتوان بليم وضع كواي فرض كتشو كأن مجلس الشورى هرم تا استا بوشوا قانونية محكمة إداري كاردك بس مجلس كاردك أما مجلس أمني هرم كإطارك قانوني بتنظيم مؤسسات كرا عادة بدوش يواز ذكره يعني لدستور يعني لقانون كتابات إما الهرم كردستان بروجي دستور مانه وإشكاليات مانه لسه مسألة لا قانون يعني لأمريكا بقانون كرديان بدستور خوان باش 200 سال دا مثلا الدنيا قانوني كان دانا أمني قومي مجلس أمني قومي عندنا CIA عندنا كدستور راستي مجلس أمني قومي لكوك النويزانيري أو بشتغل أما مجلس يعني الزمينة خوش كرا تبادل معلومات زانياري ما بيني أو دزقايانا كبريتي لدزقاي باراستين دزقاي زانياري هواقري قشتي ودزقاي آسايش قشتي السربلوت كي داري جري بريالي السياسي كمرجع سلوكياتي هريمة ودزقاي آسايش ياساي دزقاي آسايش قشتيش أرككاني بوي دست نشان كراو أو سربا سلوكياتي أنجمني وزيرا لو أنا إشكالية تكليرة بيابي دزقاي سربا سلوكياتي هريم ودزقاي سربا سلوكياتي أنجمني وزيران تعارضك نابنا خير هردو كان بشكل اتصالات تنفيذي أم دزقانا خاضع بو رقابة برلماني شكا لسلطة تنفيذي يكلا أرككاني برلماني برئيس أو مراقبة أداء سلطة تنفيذي بكا ويكلو أداء أداء دزقاي أمنية بس إيشي مجلس أمني أقليم دارشتني استراتيجية صياغي استراتيجياتي أمني قرن وإيشي دزقاي أسايشي قشتي لأنا وظيفية تنفيذية فنية دقيقة كروجانا هاوكاري لقال مسألة كذا فقط يخال إضافة يعني زور جارخنا لك ودكرا كإمامة ترسيئة وهي أم دياسانة تشسباندني نظامك بوليسي بكا نظامك بوليسي ناخد منظومة أمن لبر أوي جيهان جاني شفافيته جيهان جاني جيهانجيريا جيهان جاني تشاوديري وفلسفي أمن لهريمي كردستان لباش 2004 باش أو فجوية بس أساسي كتير قوارين أخويا قواري دروية قوارين أخو من أساسي سيادة قانون بنما كان ما في مروف برنسبة كان الديمقراطية معاملة رجال أمن دكام ولا لا أستي نخو ودزجاي أمنيش أستي دروشي هي أستي هريمي وأستي نودولة شيء بس أساسي هاوكاري رجال خراو كان نودولة بيوز بما فكاني مروف برنسبة كان ديمقراط هاوكاري دكام ودرفد دم يعني بونو منا صليبي أحمر لا خاتش سوري نودولتي مانغانا سرداني زندانا كاني آسايش دكا ادعاء عام دزگای داواگاری کشتی بس بابتانه بس کاگ نریمان پیشوی پرسیاری کلیپ کم بوچی لهرمی کردستان تا استا يعني او ارکانی که استا دکتر نشست باسی کرد که خوابشان دانه کان بونمونه ارکانی با آسایش يعني دست بیرد با جهازی پلیس نه يعني جهازی پلیس او ایشانا که اوانی کن دواتر مثلا ئەتوانێ پەرلەمان چاودێری ئەم دەستگە ئەمنیانە لە کوردستانە بکات. بەڵێ
ئێمە کێشەکەمان لە هەرێمی کوردستان ئەوەندەی دانانی قانونە ئەوەندە جێبەجێ نەکردنی قانونەکەی بەڕاستی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان لە ژێپرسیاردایە. ئێمە زۆر یاسایەکمان هەیە بە هەموو کەم و کورتێکی ئەگەر جێبەجێ بکرێ باشترە لەوەی کە جێبەجێ ناچێت. باشترین بەڵگە کە برای بەڕێزم کاک دکتۆر نەجەت باسی کرد ئەنجومەنی شورای هەرێم لە 2008ەوە یاساکەی دەرچووە تاوەکو ئێستا 4 ئەندامەکو بەڕێزی باسی کرد 4 ئەندامی تا ئێستا ئامادەیە. هۆکاری جێبەجێ نەکردنی ئەم یاسایە چییە؟ ئەمەیە لێرە ئەجندای حیزبی و بۆچوونی سیاسی و تێڕوانینی تەسک بۆ مەسئلەکان هەیە. ئەگینا ئێمە ئەوەندە کەوادیری کەفومان هەیە بتوانێت ئەو ئەنجومەنە پێک بێنێ لە 2008 ئێمە لە 2011دا ئێستاوە 30 ساڵە کە ئەنجومەنێک شتێکی پێم وایە زۆر بە ئاسانی ئەکرا هەر لە ساڵی یەکەم دروست بکرایە. و یاساکانی سەبارەت بەوەی کە باسی ئەوت کرد کە دەسەڵاتەکان بە ئاسایش درراوە نەک بە پۆلیس بۆ یاسای خۆپیشاندان نە پێچەوانەکەی ڕاستە. یاسای خۆپیشاندان دەسەڵاتی نەداوە بە پۆلیس و هێزە چەکدارەکانی تر بە هیچ شێوە ڕوبەڕووبوونەوەیان هەبێ بۆ ڕێخستن و تەنزیمکردنی کاری خۆپیشاندان و ڕوبەڕووبوونەوەیان. بەڵام بەداخەوە لە جێبەجێ نەکردنەکە ئێمە ئەشکالمان هەیە ئەوەندەی پۆلیس بە شێوەیەکی حەزاریانە تەعاملێکی لەگەڵ خۆپیشاندەرانە ئەوەندە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشنیان کرد بە پێچەوانەوە ئەوان زۆر بە توندی ڕوبەڕووبوونەوە. و هەروەها ئێمە لە زۆربەی یاساکانە و لە ململانە سیاسیەکانە ئەبێ هێزەکانی ئاسایش و هێزەکانی پێشمەرگە نابێتەوە بگلێن. یاسای ژمارە 17 ساڵی 1993 هەموارکراوی حیزبەکان لە مادەی 12 بڕگەی 2 دەڵێ ئەنجامدانی کاری حیزبی لە ناو پێکاتەکانی وەزارەتەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ قەدەغەیە. من ئەپرسم لە 93 تاوەکو ئێستا ئەم بەندە پێشێل ناکرێ لە هەرێمی کوردستانە بەڵێ پێشێل دەکرێت بۆ کاتی ئەوەیە کە ئیتر ئێمە ئەو پێشەلکاریانە ببینەوە جێگەی خۆی و نێڕین ڕووبدا. لەبەرەوە بەڕاستی یەکێکە لە ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی لاوازکردنی ئەم هێزانە و لە ئیتاری نیشتیمانی ئەم هێزانە ناتوان ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئەم هێزانە ئەبێ هەمومان خۆمان بە ساحەبی بزانین و ئەوانش خۆیان بە ساحەبی گەل و نیشتمان و هەرێمەکە بزانن و بە یەک چاوسێری هەموو لایەنەکان و خەڵک بکەن نەک تەنها کار بۆ حیزب بکەن کە ئەمە خەلەلێکی گەورەیە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان. و لە مادەی 15 بڕگەی 37دا دەڵێ هێزی سەربازی یان نیمچە سەربازی لە دەرەوە چوارچێوەی هێزە چەکدارە فەرمیەکانی بەپی یاسان تەنظیم کراوە قەدەغەیە لە هەموو حیزبە سیاسیەکان و ئەمەش هەر بە هەمان شێوە تا ئێستا وانیەوە ئەوانش کە موچە وەردەگرن تا ئابوونەکەیان لە دایرە ڕسمەکەی خۆیان نەدەن موچەکەیان پێ نادەن. بۆیە بەڕاستی ئەمە کاتی ئەوە هاتووە ئیتر ئەمە بەس ببێنەوە ئەمە هێزی نیشتیمانی دروست بکەین. و لە پێشەلکردنی بڕگەکانە کە لەو بواری کە باسی ئاسایشی نیشتیمانی و خۆپیشاندان کرا لە بڕگەی 5مان باس کرد کە تەنها پاراستنی ڕێخستن و خۆپیشاندانەکان تەنها دراوە بەدەستی هێزەکانی پۆلیس و پۆلیسی چالاکی مەدەنیەکانەوە. بەڵام بە پێچەوانەکەیەوە ئێستا وەکو جەنابەت باست کرد پێچەوانەکەیەتی ئێستا کاری لەسەر ئەکرد. ئەمەش یاسا پێشەلکردنە کە ئەوە بڕیارێکی گرنگی ئەودای پەرلەمانی کوردستانە. و بڕگەی 6 دەڵێ هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو جۆرە ململانەیەکی سیاسی ناوخۆیی دەبێت بە دوور بێ و ئەرکی نیشتمانی خۆی وەک هێزێکی نیشتمانی بۆ پاراستنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان جێبەجێ. و بڕگەی 10 لە هەمان بڕیاری ژمارەیەک بڕیاری جوڵاندنی هێزی سەربازی لە شارێکەوە بۆ شارێکی تر نابێ بکرێت تەنها لەو کاتە ئەنجام بدرێت کە لە حاڵەتی مەترسی دەرەکی لەسەر هەرێمی کوردستان هەبێ. ئەمانە هەموو لە ماوەیە هەموو کرا. ئێمە کە باسمان تعلیقێکمان بە تێکە قادر و ئەگەڕێمە بۆلات کە قادر بۆچی یعنی ئێستا کە چایەک بە ڕووداوەکانە قشێنینەوە لە دوای هەفتەی شوباتەوە ئەبینین وەک کاک نەریمان باسی کرد هێز جوڵێندا هێزەکان بوونە بەشێک لەو مەسەلەی کە لە سلێمانی ڕوویدا. یعنی ئەمە چۆن چارەسەرەکەی بۆچی ڕوویدا؟ کاک نەریمان باسی لەوە کردوتی بوونی یاسا لەوە گرنگتر لە بوونی یاسا ئەوەیە کە یاسا جێبەجێ بکرێت. وای منیش دەرێم قسەیەکی زۆر جوانە. ئێمە یاسای ڕێخستنی خۆپیشاندانمان دەرکرد لە پەرلەمانی هەرێمی کوردستان تاکو ئێستا دەیان جار ئەم یاسایە پێشکراوە دەیان جار هەبێ باس لەوەش بکەین. ڕۆژێکیان خۆپیشاندانێک بۆ گلەی هەبوون لەسەر ڕەخنەگرتندا هەندێ فەقرات یاسایەکە هاتنە بەردەم پەرلەمان. من یەشێک لەوانە خۆم بووم کە چون پێشوازی لە خەڵکەکە بکەم لە خەڵکە خۆپیشاندەرەکە
اینجا نوێنەرانیان حدودی 15 کەسێک هاتن نازام کاکنیمان لێ بوویانە هاتن لەگە سەرۆکاتی پەرلەمان دانیشتی لە هۆڵی پەرلەمان تێبینیەکانی خۆیان گرەیەکانی خۆیان ڕخنەکانی خۆیان پێشنیارەکانی خۆیان لەسەر ناوەڕۆژی پرۆژە یاساکە دەربڕی و بە هەندی شۆژیناوتمان باشە ئێمە سەرۆکاتی پەرلەمانوتی ئێمە ئیعادە نەزەر دەکەینەوە ئەوەی باشە دایدین خۆ پرۆژە یاسا لە ئاسمان دانەبەزیوە هەر کاتێک ویستمان پێویستی بە ئیزافەیەکی دەیکەین بە کەمونێکی دەیکەین بە گۆڕینێکی دەیگۆڕین بەپێی بەرژەوەندی گشتی اینجا خۆپیشاندەران وتیان نەخێر ئێمە هاتوینێتە ئێرە مەفرۆزە سەرۆکی پەرلەمانیش بێ بمان بینێ مان ئاهلانوسەڵ سەرۆکی پەرلەمان لەگەی ئێمە چەند برادێکی تری پەرلەمانتاریش نەکرد لە ئێمە لە لیستی گۆڕانیش لێ بوون خۆپیشاندەران هەر ئەو کات پێشێر یاساکەیان کرد ئەوەڵەن ئیجازیان وەرنەگرتبوو ئەمە پێشێرکردن بوو ثانیان بە شێوەیەشی تونند و تیژی و ناشارستانیانە بەڕاستی ئێستا دێمە سەر ئەوەی هەر ئەو کات بەدەبەی ئاو بە حرەکەتی ناشارستانی ئەوانە ڕوبەڕووی قسەکانی سەرۆکی پەرلەمانەوە قسەی بۆ دەکردن لە پشمای ئەمە یەک دوای ئەوەی یاسای ڕێخستنی خۆپیشاندان دەڵێت کە خۆپیشاندان دەکرێت هێزەکانی تایبەت بە خۆپیشاندەر دەچن ڕوبەڕوویان دەدەبنەوە تەعاملیان لەگە دەکەن بەڵام لە کاتێکدا کە وەزعەکە بەربارودۆخەکە بە شێوەیەشی تر بە ئاراسەیەشی تر ڕۆی لە تااقەتی ئەو هێزانە نەبوو کە بیپارێزن خێر و خۆ دەستەوەستان ناوەستێ لە هیچ گوێیەکی دنیا نییە تو لێ بگەڕێ هەرچی دێ دەکرێت بکرێت غێر قواتی تر دێ بۆ هاوکاریکردنی ئەمانە ئەوەنان ئەو خۆپیشاندانەی کە کراون لە سلێمانی یەکجان لێ بترازێ ئەوەی ڕۆژی یەکەم ئەویش ئاراستەکەی گۆڕە هەموو ئەوانی تر نەنایاسای بوونە ئەمە یەک دوو پۆلیسی فەقیر شەل و کوکوت کرا ئەوەی کوژرا ئەوەی چاوی ژێر بوو ئەوەی سەریشکا ئەوەی قاچیشکا ئەوەی هیچ نەمایانی ئەگەر بەتەمای ئەوان وایە وەساکە لە کۆنترۆل دەردەچوو ئەبێ هێزی تری ڕێگە پێدراو لەلایەن وەزارەتی ناوخۆوە کاکەنیمان باسی کرد وتی نەقلکردنی هێز لە شارێکەوە بۆ شارێکی تر ئیلا لە حاڵەتی مەترسێژی دەرەکی بێ نەخێوانیە یاسایەکە دەڵێ هەر کات لە دەسەڵاتی وەزارەتی ناوخۆیە هێز لە محافەزەیەکەوە بنێتە محافەزەیەکی تر بەبێ ئەوەی هیچ مەترسی دەرەکی هەبێ حاڵەتێکی ترەوە عراقی حکوومەتی مرکزی هەیە تەنسیقی لێگە دەکرێت ئەمە هەنجی دەکرێت ئەوە ئەچێتە قالبێکی تر بەڵام من دەڵێم کە دەڕێ هێزەکان ئەو هێزی ئاسایشە پۆلیس بە تایبەتی دەستگا ئەمنیەکان ئەبێ حەزبەکان لەبن ئەوێ حەزبەکان نەپارێزن سەروەت و سامانی هەموو خەڵک پارێزن من لێرە پرسیار دەکەم لە نۆهەتویەکە و تاکو ئێستا ئەو هەموو مەترسیانێک کە باسمان کرد هەبوویان لایەکمان لەسەر عراق و هەرێمی کوردستانیش هەبوونە ئایا هێزەکانی ئەمنی ئاسایشی هەرێمی کوردستان تەنها قیادی حەزبەکانی خوان و کەسوکار و ئەو هەوادارانی حەزبانیان پاراستووە یان سەر و ماڵی هەموو خەرچیان بەبێ جیاوازی پاراستووە لە ئینتیمای سیاسی لە ئینتیمای ئاینی جیاواز کە لە هەرێمی کوردستان هەیە هەموو خەڵک لە ژێر سێبەری ئەو سەقامگیری ئاسایش هەرێمی کوردستان حەساوەتەوە چ ئۆپۆزیسیۆنە چ دەسەڵاتە چ حەزبیە چ حەزبینیە کەواتە ئەم کادرانە ئەم دام و دەستگایانە ئەگەر زیاتریش منتەمی حەزبێکی معەیەنیش بن بەڵام لە جێبەجێکردنی ئەرکەکەیان ئەرکە نیشتیمانەکان جێبەجێ کردووە سەر و ماڵی هەمویان پاراستووە بۆیە من دەڵێم ئەگەر باس لە یاسا دەکەین باس لە ئەم سەرماڵی هەموو کەسە لە هەموو کاتێک ئەبنە بەشێک لە نیزام ناکۆکیەکان ئەگەر هەبێت نا ئەمن ئەوکو ئاماژەم پێکرد هەرگیز نابنە بەشێک لە دەسەڵات بۆ ئەوەی ڕوبەڕووی خەڵکەکە ببنەوە ئەسڵەن تاکو ئێستا جوانە کراوە ئەوەی کراوە پۆلیس کە دیترا لەسەر ئەرزی واقع پێی نەکرا جا ژمارەی ئەندامانی ئەو پۆلیسانەی کە چالاشی مەدەنی کۆنترۆل دەکەن لە سلێمانی کەم بوو هەر هۆیەشی تر هەیە نیانتوانی ئێمە هەموو ببینیمان حاڵەتەکە لە کۆنترۆلی ئەوان دەدەرچوو بۆ ئەوەی تۆ ئەمن و ئاسایش بپارێزە نظام بپارێزە ئەبێ ئیستیعانە بە هێزێکی تر بکەیت بۆ پاراستنی ئەمن و ئاسایش و جێرانەوەی سەقامگیری بۆ هەرێمی کوردستان نەریمان بۆکلیەکەن ئەڵێن ئەوانە حزبین خۆتا کە قادر ئەڵێت ئەوانە سەر و ماڵ و یعنی ئاسایشی هەموو هەرێمیان پاراستووە بە تەنها هەر یەکێتی پارتی نییە کە ئاسایشەکەیان پارێزراوە بەڵێ ڕاستە ئەو هێزانە شۆنخونیان کردووە تەزحیان داوە کاری باشیان کردووە وەزوو و ئاسایشی هەرێمیان پاراستووە ئەمە شایدی بۆ دێن هەموو لایەکمان بەڵام کە کاتێک دێتە سەر ململانەیەکی سیاسی لەویا تەوازنی خۆیان لە دەست دەدەن ئەویش بە تەوجیهاتی حیزب و تەدەخلی حیزب لە ناویانە ئەگینە ئەوەی کە قادر دەڵێ ڕاستە لە هەرێمی کوردستانە نسبەتێکی زۆر باش ئەمن و ئاسایش بەرقرار بووە بۆ هاوڵاتیان بەڵام لە کاتێکە کە دێتە ململانەیەکی سیاسی ڕاستەوخۆ ئەبنە بەشێک لە دەسەڵات
دژی لایەنەکانی تر وە بینیشمان وە کارەکانیشمان بە چاوی خۆمان بینی و کاک قادر باسی لەوە کرد کە خەڵکیش پێشێلکاری کردووە ئەمە بەڕاستی بیان و نییە بەوەی کە دەسەڵاتیش پێشێلکاری ئەبێ بکە خەڵک لە هەموو وڵاتێکە پێشێلکاری هەڕوو ئەدا بەڵام گەرکی یاسا جێبەجێ کرد ئەو کاتە پێمان نییە کەس بتوانێت گلەی بکە بەڵام مشکلەکە لەوە یاسا لەسەر لایەنێک جێبەجێەکەی لەسەر بەرامبەر جێبەجێەکەی لەسەر دەسەڵات مەسموح بۆی چی بکە و یاساشی شکاندووە بۆ نمونە کە خەڵک یاسای پێشێل کردووە خەڵکێکی زۆر گیراوە کاکە لە خۆپیشاندەران بە سەدان گیراوە بەڵامەکو یەک کەس لە دەسەڵات نەگیراوە لە هێزەکانەوە نەگیراوە بە هەموو جۆرە هێزە چەکدارەکانەوە بەڵام پێشێلکردنی یاسا بۆ مانایانی کە مبەڕ بێ بۆی دەسەڵاتی یاسا پێشێل بکە حکمەتێکی قانون هەیە ئەڵێ 1000 تاوانبار لە دەستی یاسا هەڵبێت زۆر لەوە باشترە بە ناوی یاساوە یەک تاوان ئەنجام بدرێت لێرە لای ئێمە هەزاران تاوان ئەنجام ئەدرێ بە پێچەوانەکەیەوە یەک تاوانی ئەگەرەک و بەرامبەرەکە بێ ئەو دێتە پێشەوە ئەو بە حەقتر ئەدەزانێ لە کاتێکە بە ناوی دەسەڵاتەوە هەزاران پێشێلکاری دەکرێت ئەمە بەشێکە لە کێشەکانی ئێمەوە ئەم هێزانە ئەمە کاتی ئەوە هاتووە کە بیانکەین بە هێزێکی نیشتیمانی بۆ ئەم هێزە نیشتیمانیە ئەبێ هەموو تاکێکی ئەم وڵاتە خۆی بە ساحەبی بزانێ بە هەموو لایەنگرەکانیشەوە هەمان هێز چۆنە بێتە هێزێکی نیشتیمانی ئەتوانین ئێمە بینەوە ئەم هێزانە لە چوارچێوەی یاساکە ڕێکی بخەینەوە و تێکەڵی بکەینەوە و هەموو هێزەکان و دەستگا هەواڵگرەکانی تر بێنینەوە حەزب وازیان لێبێنێ و بە پێی یاسا ئەمانە استقلالەتی خۆیانیان هەبێ و سەر بەخۆیی و پیشیانە کار بکەن و بە پێی یاسا کار بکەن و مافی هەموو کەسێ بپارێزن پاشان ئەمانە پێویستیان بە پەروەردەکردنەوەیەکی تر هەیە نوێ کە بە پەروەردەکردنەوەی نیشتیمانی بە پەروەردەکردنەوەی نەتەوەی بە پەروەردەکردنەوەی ڕێزگرتن و سەروەری پاراستنی یاسا ئەبێ جۆش بدرێنەوە بۆیە ئەم هێزانە خەلەلێکی گەورەی تەسکیتێڕوانینی حیزبی لە ناویانەوە تەوجیهاتی حیزبی و پلەی حیزبی وەرگرتو خۆی بە قەرزاری حیزب دەزانێت و لە کاتی تەنگانە حیزب پێی دەڵێ پاداش دەکەم بەرەوە بۆیە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ئەم هێزانە هەندێک جار بەلاوازی سێرکردن یانەکو ئەمانە لە جاتی ئەوەی ببنە فاکتەرێک بۆ ئەوەی سلمی ئیجتیماعی بپارێزن لە هەندێک جارە خۆیان ئەبنە بەشێک کە سلمی ئیجتیماعی تێک دەدەن و شەڕی ناوخۆش نمونەیەکی گەورەیە لەوە ئەگەر ئەو هێزانەی ئێمە لە کاتی خۆیان ئەگەرەکو هێزی نیشتیمانی بوونان پێمانیانی ئەڵا یەکێتی و پارتی ئەو شەڕە گەورە ماڵوێرانێک ڕووبدات لە نێوان زۆربەی حیزبەکانە بە یەکێتی پارتی بە دەرەجەیەک ئەمان ئەبوونە بێتەرەف و ئەو کاتە ئەیانتوانی یاسا بپارێزن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستش ئەم هێزانە باگراوەندە حیزبەکە زاڵترە تاوەکو باگراوەندی نیشتیمانی و نەتەوەی یاساییتیاندا بەڕاستی دیسان لە بەدخەلێکی ئەکادیمیەوە معیاری بە مهێنیکردنی دەستگا ئەمنیەکان چۆن تۆ بە مهێنیکردنیان دەکەی ئەزمون هەیە لەم بوارە ئەزمونی دەوڵەتە ئیشتراکەکان پاش ساڵی 90 ئەزمونی یەکەتی سۆڤێتی بۆ نمونە ئەڵمانیا کە یەکی گرتەوە ئەڵمانیای دیموکراتی لەگە ئەڵمانیای غەربی یەکیان گرتەوە دوو دەستگای ئەمنی زۆر بەهێزیان هەبوو لێرانە میکانیزمی بەیەکردنەوە گەڕان بە دوای ئیعادەی هەیکەلە یعنی ئەوەی من زیاتر لەگەڵ مەوزوعی ئیعادەی هەیکەلی دەستگای ئەمنیمە لەوەی کە یعنی یەکەم تەبادلی معلومات و هاوکاری زانیاری ئەمنی دوای ئەو ئیعادەت هەیکەلە بەو شێوازەی کە لە هەندە نەفەسی جار هەیە نەفەسی تەسکەیە زاڵ دەبی بەسە مەسەلەکە قورتاریان بکەیت سێەم دانانی سیستەمی نێوخۆ بۆیان سیستەمی نێوخۆ بۆیان لێ ئیعادەی تەربیە دەسە پرەنسپەکانی مافی مرۆڤ و دیموکراسیەت و ڕێزگرتن لە یاسا و لەو مەسائیلانە ئەو دەوڵەتە سۆشیالیستانە دەستگا ئەمنیەکانی وان ئەزمونێکی باشی هەبوو ئەوەشی هەبوو و بەس کاک سیستەمەکە گۆڕا دەستگا ئەمنیەکان سوودیان لێوەرد حتى ئێران تەجروبەی سافاک و ئیطلاعات لە ئێران یعنی سافاک کە نەما ئیطلاعات سوودی لە سافاکی وەرگرتولەوە ئێمە لێرانە من لەگەڵ مەوزوعی ئەوەی مەکە ئیعادەی هەیکەلەی دەستگا ئەمنیەکان بکرێت و بۆ ئەمانەت من وەک مامۆستایەکی زانکۆش قسەی دەکەم خولی زۆر کرایتەوە خولی ئەکادمی خولی ڕۆژنبی بۆ نمونە ئێستا کەس پلەی ئەفسەر لە ئاسایی شوەرنا جاران ڕاتەڕۆتبە هەبوو یعنی پێشمەرگەیەکی کۆنەوە ڕوتبەیەکیان دەدایە لەسەر ئەساسی ڕاتبەکەیان بۆست ئێستا لەو 5-6 ساڵی ڕابردوو ئەگەر دەرچووی کۆلێژی پۆلیس نەبێت ئەگەر دەرچووی خولی تایبەتی مەشق پێکردن لە بواری
زانستی ئەمنی نەبێت دەرفەتی ئەوەش درراوە بۆ دەرەوەش تۆ لە دەوڵەتەکانیش چوینە ینی خولی ئەمنیان دێت کە دیسان دلێمە ئەمن بەمعنا وەزیفە دقیقەکە کە پەیوەستە بە پاراستنی بەرژەوەندە زیندوەکانی ئیتار استراتیجەکەی بۆ ئەم کیانە ئێمە داگرین شتێکی تر هەیە ئێمە خۆمان لەوە هەمێکی تریش قورتار بکەین ینی کیانی هەرێمی کوردستان ئیشکالاتی دەستوری و قانونی و شتی وەمان زۆر هەیە یعنی هەرێمێکی فێدرالە دەستور دانی پێناوە منزومەی دیفاعی ئێمە لە ئالوگۆری تعاون لەگەڵ حکوومەی فیدرالی لە بەغدا وەزی ئێمە زۆر باشتر يعني پرتوازیەک هەیە لە دەوڵەتێک پێدەن دەوڵەتی عێراق لە دەستگا یعنی ئێستا ئەوان تەجروبەی وان زۆر تاڵە یعنی تەجروبەی لیوای بەدر بە کاملی چوتە ناو دەستگا یعنی و بەشێکی جێیشی مەهدی بە کاملی چوتە یعنی تەجروبەی ئێوان ئێستا دێن ئێمە دەپرسن ئێمە چی بکەین چۆن یعنی تەجروبەی دەوڵەتێکی وەک لە تاریخی ئەمن لە عێراق تا 58 میهنیەت هەبوو بس يعني تا 58 چونکە پەروەردەی بریتانیا مدیری ئەمنی عامە هەبوو تا ساڵی 58 لە 58ەوە جیهازی ئەمن لە میهنیەتەوە بەرەو مەسلەکێکی ترچوو بەڵگەشت بۆ ئەمە يعني حتى پاش 2003 کە ئەمریکەکان هاتنە عێراق ویستیان سوود لە هەندێک کەوادری ئەمنی مخابرات استخبارات بالفعل شوێنیان گرت لە مجموعانێکە بەس فمعهدی تطویری ئەمنی إعادة هيكلة أمانة بيوري بمهنيكردني أم دزجانة تربية لسر مبادئ حقوق الإنسان والديمقراطية وتثقيف قانوني مظاهرات هيك لو أنا قانوني أحزاب سياسي قانوني أحزاب سياسي لصارين وسك درتشو جيشان عظيم أو انفتاحي ديمقراطي العالم يعني أوقات شو واقع كبو نزكي هشنو حزب ما هل حزبك بيش مرجو شك داي خويا يعني زحمة بيش شو يعني جقل دو حزب أو أواني تريش أبو أي فدبا باسي ميليشيات يعني مثلا إيدي زور بزحمتي تقبل مثلا ميليشيات عشان ده زحمته ما بيش مرجو وشيك فلير أنا فقط قوسيك بشوك معايير هي بمهني كردني أم دزقان يعني نمونة كي بسيط ده CIA چون کسانی تجنید دکرین CIA بابا شفافیت قصه بکن اعلان دک سالانه CIA اعلان دک چند کس دی لگرم من کار بکن بله يعني اعلان دک CV خود پیشکش دکیو ورد دکرین CIA اب دزگات ترسنا کو زبل حق عالم لید تبصي باعلان توب CV خود پیشکش دکیو د چی کار دکیو به مهنیت و پیشی داش فتح قادر انا لبرلمانی کردستان توانی و تانا چاودێری ئەم دەستگا ئەمنیانی هەرێمی کوردستان بکەن تا ئێستا والله برنەوەی وەڵام بدەمەوە ئەگەر ئیجازە بدەیت تۆزێک شەرحی تەوزیحێکم هەیە لەسەر قسەکانی کاک نەریمان طبعی ئەگەر لە منزوری ئۆپۆزیسیۆن هەرسەنگاندن بۆ ئەو باگراوندە و ئەو هەڵداوانە و ئەدای دام و دەستگا ئەمنیەکان بکرێت شتێکە دەسەڵاتیش تەقیم بکات شتێکی ترە بێلایەنیش تەقیم بکات شتێکی ترە یعنی سێ نەتیجەی جیاوازمان دەست دەکەوێت من یەک شتان بەبیر دێنمەوە طبیعی مقارنەی ئێرە لەگە وڵاتانی دیکتاتۆر ناکەم بەڵام مقارنەی ئێرە لەگە وڵاتانی دیموکراتی دەکەم لەگە بەریتانیا دەکەم لەگە فەڕەنسا دەکەم وانە لەگە ئەمریکا دەکەم دیموکراتی نەوانە ئێمە کە سەیر دەکەین جار بەجار لەوێش مزاحرات دەکرێت قەت ئێمە نەمان بیستیوە خەڵک بەسەر زگ و سنجی پۆلیسکە کەوتبێت هەر پۆلیسە خەڵکی گرتووە هەندی من بینیوە وڵاتەکانی دیموکراتی يعني نبوة بوليس لحالتي دفاع به خرج لحالتي هجوم به بوليس هجومي كردوا خلشي مشاغبي خلشي خوفي شاندري او يديك كردوا كرتويتي هناويتي دستي بس وبدويتي ليرة امام مشهد كمان بيسوانا دبيني كواتا ليرة او تنوتيجيا نية يعني كيما بباز دكاين بلان فعل هي ارد فعليش هي من نارهم همو او كارمندو او تاكاني ندامو دزقا امريكان ايش كان هو بروفيشنال راستي او نارهم بەڵام ئەوەش ناڵێن کە هەموو ئەوانە دژی ئەو خەڵکانە ئەمە هەموو خوشک و برایەشین لەو هەرێمەدا دەژی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیشت ئێمە هەرخودی کاک نەریمانیش پێکەوە زۆر جار چووینە ئێمە سەردان و مراقبە ئەو دام و دەستگاوانە کردووە هەم بە شێوەی مەیدانی و هەم لەناو پەرلەمانیش بانکێشتی وەزیری ناوخۆمان کردووە بانکێشتی بەڕێوەبەری گشتی ئاسایشمان کردووە لە ئاستی هەولێر لە ئاسی سلێمانیش چەندین جار ئێمە لەگەڵیان دانیشتوین هەم بۆ مەسائلی قانونی و هەم بۆ مەسائلی سەیتەرات و هەم بۆ مەسائلی ئەو هەڵانەیە ئەو کەم و کورتیانەی کە لە ئەدای سەیتەرەکان بینراوە ئێمە متابعەمان کردووە باقیشمان کردوون ئیجرئاتیشان کردووە بۆیە دیسان من دەڵێمەوە ئەو ڕەوشەی کە هەبووە
هەتاکو ئێستاش ممکنە ئێمە 100% نەماتوانێبی هەموو کەن و قوژبنێکی هەرێمی کوردستان بەسەر بکەینەوە، بەڵام بەو پێی کە لێژنەکەمان لێژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمان دەست بەکار بووینە، من تەسەوەڕ دەکەم لە 150 توانی بێتمان ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین و هێشتا شەبی مەجاالمان ماوە ئێمەش تەمان نەبووتە دو ساڵ هێشتا کە لە پەرلەمان ئەو ئەرکەمان پێش پێدراوە. کاک نەریمان دکتۆر نەژاد باسی مەسەلەیەکی کرد، CIA بە CV خەڵک تەقدیمەکە و ئەچی وەرەگیرێ، بۆچی لای ئێمە هەتا ئێستا ئەندامانی هەردوو دەستگای زانیاری و پاراستن نەهێنین و زۆر جاریش کە یەکێک بە یەکێکڵێت تۆ پاراستن یا زانیاری بە تۆمەتی وەدائەنێ پێشی ناخۆشە. من پێم وایە ئەوەی کە جەنابی کاک نەژدەت باسی کرد خۆی بۆ خۆی وەڵامێکە بۆ ئەوەی کە بەڕێز برای بەڕێزم کاک قادر دەڵێ لە منزور و تێڕوانینی ئۆپۆزیسیۆنەوە، وەکو وایە منزور و تێڕوانینی ئۆپۆزیسیۆن مەبەستێکی خراپی لە پشتەوە بیان بە جۆرێکی تر تێبڕوانیان. نا من باسی پرینسیپێکی عالەمی شێوەی بەڕێوەبردننی یاسایانەی ئەم کاری ئەم هێزانە ئەەکەم. نازانم پێم وانیە کەسێکە بێ لە دنیا تەئیدی ئەوە بکە کە ئەبێ ئەو دەستگایە سەر بۆ حیزبە بێ، ئەوی سەر بۆ حیزبە بێ، ئەوە سەر بۆ حیزبە بێ. ئێمە ئەڵێن نەماوتە سەر بە ئۆپۆزیسیۆن بێ، وتمانە سەر بە حکوومەت بێ و هێزێکی نیشتیمانی بێ و پیشەیی بێ و کاری خۆی بەسەر بەخۆیانە بکات و بێلایەنانە کار بکات و ئەمانە ببن بە فاکتەری سەقامگیرکردنی ئاشتی، نەک ببنە بەشێک لە تێکدانی ئاشتی یان بەشێک لە کێشەکان کە ڕوودا لە هەرێمی کوردستان، بەڵکو ئەتوانن چارەسەری بکەن. و ئەوەی کە ئێمە داوای دەکەین هیچمان داوا نەکردو بۆ خۆمان بۆ ئۆپۆزیسیۆنیش، هەر بە ناوی ئۆپۆزیسیۆنەکانی تریش قسە بکەم، داوامان کردو بکرن بە هێزی نیشتیمانی، پێمان کە قادریش لەگەڵ ئەوەیە و زۆر جارێکی دانیشتن بکەن بە هێزی نەتەوەی، بکەن بە هێزی هەرێمەکە، بۆ ئەوەی هەمومان خۆمان بە ساحەبی بزانین، ئەوانش خۆیان بە ساحەبمان بزانن و هەموو ئەوان خەمی هەموو هەرێمەکان بێ، ئێمەش بە هەموو هاوکار و خەمخۆر بین لەگەڵ ئەوانە بۆ ئەوەی بتوانین هەرێمەکەمان بەخۆتکەن بە هێزکەن. ئێمە لە غوبنێکی زۆر مەترسیداری بێوێنەی جوغرافیان لە ئاسی عالەمیە، ئێمە وڵاتانی دراوسێمان ئەزانین کێن، بۆیە ئێمە هیچ وڵاتێکی تر لە دنیا نییە وەکو کورد و غوبنێکی جوغرافی هەبێت کە چواردەورەکەی هەمووی تشاوی تێبڕێ بێ. لەوانەیە وڵاتێک هەبێت لە لایەک و داگیرکراوە، بەڵام لە دوو لا سێ لای تریەوە خەڵکێکی تر هەبوو، وڵاتی تر هەبووە هاوکاری کردووە، بەڵام ئێمە ئەومانێ بۆیە ئێمە چەند پەلە بکەین لە یەک خستنەوە و بەهێزکردن و بە نیشتمانیکردنی ئەم هێزانە زۆر درەنگە. بەڵێ پرسیارەکەی جەنابەت بۆچی لای ئێمە پاراستن و زانیاری تا ئێستا بەنەهێنین ئەندامەکانیان لێناسراون؟ ئەوەش پرسیارێکی ترە بەڕاستی بۆچی بەنهێنی بن ئەم هێزانە ئەبێ لە لای نیشتیمانەکەی خۆیان لەگەڵ لای هاوڵەتی خۆیان دەبێ ئاشکرا بن، ئەگەر لای ناحەز و دوژمنەکان ئەبێ مەخفی بن بۆ هەندێک کاری تایبەتی ئەمە جایە. بەڵام وەکو جەنابەت وتت ئەگەر کەسێک پێی بڵێ پاراستن یا زانیاری وتت هەڵدەچێت و بێتاقەت دەبێت. ئەمن بۆ دوو حاڵەتی خوێنمەوە، یان ئەو کەسە ئەم دوو دەستگایە لەگەڵ ڕێزم بۆ ئەندامەکانی خەڵکی دڵسۆز و نیشتمان پەروەر و کاری باشیان کردووە، لەوانەیە بە جۆرە لە جۆرەکان ناوبانگیان بە شێوەیەکی باش لەناو خەڵکە باس نەکری ئەو کەسە پێی ناخۆش بێ دەپاڵی، یان لەوانەیە سەر بەو هێزانە بێ حەز بکە بەنهێنی بمێنێتەوە بۆی کەشف نەبێ. ئەم دوو حاڵەتی هەیە کە کەسێک و جەنابەت وتت کە پێی دەڵێ دەستگانەی هەڵدەچێ و پێی ناخۆش، ئەگینات جێگای فەخر و شانازیە تۆ لە هێزێکا بێ کە خزمەت بە گەل و نەتەوەکە و نیشتمانەکەت بکەیتەوە بیپارێزی و یاسا سەروەر بکەی و بتوانی ببیتە بەشێک لە عملیەی پاراستنی مافی مرۆڤ و دیموکراتی و پێشخستنی وڵاتەکەت و لە ئەنجامیشتا بتوانی تۆ سیستمێکی ئاسایشی نیشتیمانی بۆ هەموو گەلەکەت دەستنیشانکەم پێ مای فەخر و شانازیە بۆ ئەوانیش و بۆ ئێمەش. ڕاستە خۆ دەچمە وەڵام کە دەلێ دەستگای پاراستن، ئەم دەستگای کە لە ساڵی 1965 هاتەکە بۆ پاراستنی شۆڕش و کە دەلێ دەستگای زانیاری کە لە ناوەندی هەشتاکاناتەوە بۆ خۆکتنەوەی زانیار لەسەر دوژمنەکانی شۆڕش بوو، یعنی هەردوو دەستگای شەرعی سەورینی پێکهاتەی ئەم دوو دەستگای وەک لە سەرەتاوە ئاماژە پێکرد لەو کادرە شۆڕش جێرانە لە زیندانە سیاسیەکان لەوانەیە ئەزمونیانێ لە ڕێخستنی هێنیەکان. بەس ئیشکالێت چییە؟ عقدەی ئەمن لە هەرێمی کوردستان، یعنی ئێمە لە مجتەمعێکی داخرا و کراینەوە لە نۆڵتەیەک وەنیە پێش نۆڵتەیە مەفهومێکی سەرکوتکەر بۆ بە دەستگا ئەمنیەکان هەبوو، خوێ ناوی ئەوە ئیدی پاش ئەو کە لە نۆڵتەیە کرانەوە ئەم دەستگایانە کاریان کرد هەر بە شێوازە نهێنیەکە چونکە تەبیعەتی عەمەلی ئیشەکەیان. بەس بۆ ئەمانت دەڵێم هەردوو دەستگا پەیرەوی ناخۆی کارکردنی خۆیان هەیە،
پەیدەوی ناوخۆ قەواعدی سلوکی عملی خۆیانەیە یعنی دەستیان بەڕەوانە بەس برابەرزم دەریبان گوتی دەستیان وا بەڕەلانیە و دەست لە شتێک تێوە بدە نەخێر قەواعد نظامی داخلی خۆیانە قەواعدی عملیانە محاسبە حزبیش هەیە بۆیان ئەو دێمە سەر مەوزوع گرنگەکە ئیشکالیاتی یعنی ئێمە لە ئەدەبیاتی تازەی ئاسایشی نەتەوەیی چۆن ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەخوێنینەوە یەک لە خاڵە بەهێزەکان بۆ خاڵە ئەکتیڤەکان و خاڵە پۆزتیفەکان بۆ ئاسایش گەشەپێدانی ئاسایشی نەتەوەیی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەردووکیان پێکهاتەی پرۆسەی سیاسین پێکهاتەی پرۆسەیەکی سیاسین ئەم پرۆسە سیاسیە چەند تحولی دیموکراتی تێدا بێت چەند تووشی عەزی دیموکراتی بیت بەس هەردووکیان پێ یعنی پرۆسەی سیاسی بەپێ ئۆپۆزیسیۆن بەرەوە ناچیت و بەپێ تەنها دەسەڵات اعتیماد بکاتە سەر میکانیزمەکە خۆی بەرەوە ناچیت ئەبێ هەردوو لە تەواوی یەکترینە و وەجن بۆ یعنی واتە مەفهومی تەخوینکردن و مەفهومی بەسیخوریکردن و مەفهوم یعنی کە دکتۆر باسی کرد کە لە وڵاتانی تر مەسئولیت هەیە مەسئولیەکان یاسایی هەیە لە کوردستانیش تا ڕادەیەک لە لای ئێمە ئەو مەسئولیتە هەیە لە ناو دەستگا ئەمنیەکانی هەرێم بەتەکید زۆر جارە بینین لە تەلەڤیزیۆنێکێک دەرەچێڵێ من لە ئاسایش لە عەزیز براوە دەستگا ئەمنیەکانی ئێمەش لەسەر بنەمای پاراستنی مافی برۆ بوو بنەما دیموکراتی تربیەتکراوە تربیە کراوە و دەوڵاتی بەردەوامیشان هەیە و گۆڕانی بەردەوامیش هەیە بە حقیقەت لە ئاستی سەقافەتی ئەو کارمەندانە بەڵام هەر ئیشارەتێکی بچووک باس لەوە کرا کە دەڵێ یەکێک پاراستنی یا زانیاریە هەز بە ئەوەیەک نەقسەی دەکا ئەوە دەگەڕێتەوە نەقص نییە عەفوان عقدەیەکەیە بەرامبەری ئەو عقدەیەکانی حکومڕانی دەسەڵاتی فاشیەتە لە وڵاتەکەمان کەلتورەکانە خەڵک لە عەسکەر دەترسێ دەستخبارات دەترسا دەترسێ ئێستاش هەتا ئاشنا دەبیتەوەکەی دەبێت ئەو فەلسەفەی ئەمنە پێداچوون ئەو فەلسەفە گۆڕاوە 100% ئەو عەسکەرەی کە تۆی دەکوشت ئەمفال دەکردی ئێستا تۆ دەپارێزێ ئەو سەیتەری ئیهانی دەکردی ئێستا ڕێزت دەگرێت احترامت دەگرێت ئەو ئەمنەی کە دژی ئەمنی خۆت بوو ئێستا پاراستنی تۆ بۆ دوای 20 ساڵ یعنی وان نەکراوە کە خۆشەویستیەک لە نێوان ئەم ئەو هەیە بەڵام شتێک هەموو هەیە بەڵام ڕێژەیە هەیە ئێستا جیاوازی زۆری کردووە ئێستا متمانەی خەڵک لەگە دام و دەستگا ئەمنیەکان لەگە پێشمەرگە لەگە سەیتەرات زۆر فەرقی کردووە بەڵام لە ئاستی مەکروب ئێمە هێشتا نیە تەوان شتەکان هەموو ڕێژەینە ئێمە ڕاستە 20 ساڵە بەڵام 20 ساڵ بەبێ کەم و کۆری نەبووە 20 ساڵ بەبێت و نوتیژی و بەبێ لێکدان و بیشەڕی ناخۆ نەبووە بەس ئیزافەیەک دوو جۆرە نظام هەیە لە مەسلەی تعاون لەگە ئەجزای ئەمنی نظامی مخبرین و نظامی تعاونی طوعی لەگەڵ ئەو ئەجزای ئەمنیانە نظامی مخبرین جا ئێمە لە کوردستان نظامی مخبرینمان نییە نظامی تعاونی طوعی لەگە ئەجزای ئەمنیەکانەیە نەک مخبرین یەک شتی گچکە تەمان ئەمە مقارنە دەکەین باس لە ئەمریکا دەکەین باس لە ئەوروپا دەکەین ئەگەر ئێمە باس لە نظامی ئەوان دەکەین لە نظامی ئەمن و ئاسایشان دەکەین لە دیموکراتیتیان دەکەین ئەبێ مقارنەی خۆشمان لەگەڵان بکەین ئایا تاشی ئێمەش وەکو ئەنسورێکی سوێدی بیر دەکاتەوە هەرسو کەوت دەکات وەکو سویس ڕێکۆکو ئەمە ئەمریکایەک دوای ئەو ئەمریکا باز دەکەین خەڵک بە سێوی وەردەگرێ ئەمریکا لەوانەیە بە هەزاران عاملی CIA هەبێ لە شەقل ئەوسەد بەڵام ممکنە هەتا تەمەنیشان ڕاژەکەشان کۆتایی تێ مەسئولی دەستگای CIA هەر نەبینە هەر نابینە ئەوان ئیشان پێ دەکرێت لە چوارچەوەیکی معەن تێدەپەڕێت هەتا سەربازگرتنیشان وایە ینی بە عەقدە خەڵک دەچێت تەقدیم دەکات دەکرێتە سەرباز بۆیە من لە کۆتایی قسەکانم ئەگەر ماوە نەمابێ دەڵێم ئەوەی کە دانراوە ئەو دوو پرۆژە یاسایە بە حقیقەت بنەمایشی زۆر باشە چەترێکی زۆر باشە بۆ ئەوەی هەوڵ بدەین بەکردەوە ئیش بکەین کار بکەین هەمومان پێکەوە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بۆ ئەوەی ئەو دام و دەستگا ئەساسیانە حیاتیانە بخینەوە یەک و پێکەوەش پەروەردیان بکەین بە جانێکی نیشتیمانی و هەروەکو لە ناوەڕۆژی یاساکانیش داهاتوە هەموو خەڵکێک بۆی هەیە سێوی خۆی تەقدیم بکات بۆ بێ ئەو شوبستان وەربژیرێ ئیتر ئەو کاتگرەی ناکرێت ئەمە پارتیە ئەمە یەشێتیە ئەمە قبول ناکرێت ئەمە قبول دەکرێت هەموو مەجارێکی تێدایە بۆ ئەمە زۆر سپاس هیچ کاتمان نەما سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ کاقادر حەسەن ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر کوتلەی کوردستانی کاک نەریمان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر کوتلەی گۆڕان و دکتۆر نەجدەت ئاکرەی پسپۆر لە ئاسایشی نەتەوەیی زۆر سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ هەر شادمان